ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیمۆیەوە بینەری کەناڵی هیوان. ئەم بەرنامەیە لە درێژەی بەرنمەیە کە سەبارەت بە قەیرانەکان و ناڕەزایەکان لە کوردستان و عێراق کە بە هاوکاری هاوڕێم مۆید ئەحمەد پێشکەشی ئێوەی ئازیزەکەی. لە بەشی یەکەمە چوینە سەر باسی قەیرانەکان و ناڕەزایەکان و ئەو بەشە لە کۆمەلگاکە ئێمە بەچینی کارگەر و پرۆلیتاریامان ناسی و قسەمان لەسەر تایبەتمەندیەکانی ئەو هێزەکە کە لە بەرامبەر ناڕەزایی لە بەرامبەر ئەم سیستەمەیە دەرەبڕێ. لەم بەشەشە لە درێژەی ئەو باسانەیە ئەچینە سەر باسی پرسی ڕێکخراو بوون، کێشە و مۆزلی ڕێکخراو بوون و هەروەها استراتیژی بەسەرکەوتن گەیاندنی ئەم ناڕەزایانە. هاوڕێم بەخێر هاتی دووەم. هاوڕێم من پرسی ڕێکخراوبوو مەسەلەیەکی میحوری جددیە و من وازانم ئەمە هەمیشە لەگەڵی ما دووبارە بێت، ینی هەر ناڕەزاییەک گێتە دەرەوە، هەر ناڕەزایە گێتە پێشەوە، هەمیشە کێشە لەسەر ئەوەیە کە ئەم ناڕەزانە ناڕێکخراون، ئەم ناڕەزانە خۆڕستن، ئەم ناڕەزانە قیادیان نییە، ڕابەرایەتیان نییە و سەرنجام بە ئامانج ناگەن و هەمیشە کێشەکە بێتەوە بەوەی کە دووبارە یعنی یەک تەبلیغات، یەک بانگەواز، یەک بانگهێشکردن و زۆر جار سۆشیالیستەکان و چەپەکان و کۆمونیستەکان ئەم بانگەوازاکەن کە خۆیان بۆ خۆیان مشکلەی ڕێکخراوبوونیان هەیە، خۆیان بۆ خۆیان بەشێک لەگەڵ یەکترا هەڵ ناکەن، بەشێک لەگەڵ یەکترا ناتوانن لە کارێکی ڕێکخراوانەی هاو ئاهەنگا بەیەکەوە کار کرد، بەڵام دووبارە بانگەوازەکەن بۆ ڕێکخراو دروستکردنی ڕێکخراوی فراوانتر و ئەوانە. منە مێ سەرنجی ئێوە بزانم لەسەر ئەم معزلە تۆ چۆن تعریفەکەی و ئێمە چۆن ئەتوانین ئەم کێشەیە بە تعریفکردنی پاش تعریفکردنی ڕێگە چارە و بەدائیلی بۆ بدۆزینەوە. زۆر باشە، دەست خۆش بێت. ئەوە زۆر گرنگە، ینی بەڕاستی خۆی ینی ئەم ئەترازاتانە خۆی پلێک لە ڕێکخراوبوونیان هەیە، ئینسان حەقەتە بڵێ، ینی ممکن نییە تۆم شتە عەفەویەکە ئێتە ئاراوە ینی هین بێت، ینی هیچ نوع جۆرە تەنزیمیتیان بێت. تەمان سۆشیال میدیا و ئەم وەسایلە سەردەمیانە زۆر دەوری هەیە، ئینتەرنێت و سۆشیال میدیا و ارتباطات زۆر دەوری هەیە کە شەبەکەی تۆڕی ینی پەیوەندی لە بەتایبەتی لە ناو گەنجان و ئەم نەوە تازەیەیە، ینی ارتباطاتێک هەیە و زۆر فعالیشە. ینی بەڵام باسی ئەوەی کە ینی وحتى هینیش ینی اتفاقیشی هەیە لەسەر مجموعە مەسائل مناسباتەکان هەڵە بژێرێت، بەتایبەتی من باسی تەجروبەی ئۆکتۆبەرەکەم بۆ هەر مناسبەیە شتێکی هەیە و نیە ئەیکا بە قەرارێک یەکسەر وەکو شەبەکەیەکی ئیجتیماعی زۆر گەورە قەراران لەسەری مەسەن ئەتوان تەظاهورەکەن و مزاحرەکەن. مەقسەم ئەوەیە کە پلێک لە ڕێکخراوبوون هەیە، بەڵام باسی ڕێکخراوبوونی سیاسی ئەمەیە کە ینی باسی ڕێکخراوبوونی سیاسی و تەحویلبوونی بۆ قودرەتێک بۆ نوعی لە دەسەڵات و نوعی لە ڕێخستنی هەموو بەشەکانی کێ ئەمە خۆی عقدە و کێشەی ئەسڵیە. طبعا ینی تۆ کە دەزەکەی بە ئیشکردن ئەوێت ینی کە ئەمانە خۆیان ڕێک بخەن. ئێمە تەمان لە بەغایە کە تەجروبەی بەغامان بڵێن باسی ئەومان کردو کە ئەمانە لە شەر نییە هەلمەجالس بە هەر جۆرێک بێت لە شێوەی شوراکان، لە شێوەی کۆمیتەکان کە بتوانێت لە ینی خۆیان ڕێخن، ینی و بتوانێت ینی لەسەر مجموعە مەسائل کۆ ببنەوە. تەمان هەموو ڕێخستنێک، هەموو ڕێکخراوبوونێک ینی عادەتەن ئاسوویەکی سیاسی خو بەرنامەیەکی سیاسی حتا گەنە نووسراویش بێ هەیە، ینی شتێکا کۆ بیتەوە. ئەمە لایەنێکی کەی ئەوەیە کولی حرەکەکە، ینی تۆ ئێمە دەرگیری مجموعەیە مەسائلین لە قەزیە ڕێکخراوبوونە لە مستەوایەتی جۆرا و جۆرە. یەکەم جار تۆ بیرکەرەوە ینی یەک تقریبا ملیۆنێ بە ئینسانی ناڕازی کرێکار و زەحمەکێش و نەدار و بێکار و گەنجی شۆڕژگەر هاتوۆتە ساحەکانی سیاسی، ساحەکانی عێراق و بەمعنای دەسەڵاتی خۆی وەکو چۆنڵی تعبیر لێ کردو دەسەڵاتی پاڵ پێواناوە و فعلا دەسەڵات نەماوە. ڕۆژێ پێش 25 مانگ نەدەتوانانی بچیتە ساحەی تاحلیل، احتلالی کرد، گرتی خەڵکەکە گرتوێتی و کۆنتڕۆلی کردووە. تۆ کە وەختی ئەم ینی جەماوەرە
گەورەی ئەم حرەکەتە سیاسیەکە یعنی ئیشێکی سیاسی کردووە هەنگاوێکی سیاسی ناوە تووەکو کۆمەنیستێک مەفروزە یعنی تەرحی پێ بۆ ئەم هەنگاوە سیاسی ئەم هەنگاوە سیاسیە چۆن تەنزیمی خۆیکە ببێ بە چی بە چێوەیە بتوانێت هەنگاوێکی کەم لێ بۆ پێشەوە مەخسەن جارە باسی تەفاسیلی وەکو چۆن بڵێ طبقاتەکان طبقە مەخسەم چیە هینەکەی لەیەر ینی بڵێن مستەوایەتی جیاوازی مستەوایەتی جیاوازی حرەکەکە بۆ میسال مەسەن گەنجەکان ینی بۆ میسال ینی ئەگەر گەنجەکان لە کوردستانە لە عێراقا بیان توانێت شەبەکەی گەنجەکان هەمویان لەسەر بەرنامەجێکی عمومی کۆ ببنەوە و لەسەر ئوفقێکی سیاسی کۆ بنەوە بە حەقەتەوە بوو بە هێزێکی زۆر سیاسی گەورە و تەسیری بوو لەسەر کولی انتفاضەکە کولی ڕاپەڕینە ئەمە لایەنێک مەسەن ژنان و اعتراضاتی ژنان بەشێکی مهم و یەک تەغییری گەورەی کە لە کوردستان لە عێراقا ڕوویاوە بوو کە ژنان هاتنەوە ساحەی سیاسیەوە باشە هاتنە ساحەی سیاسیەوە بێت دەرەجەیەک لە سیاسی بوونی بە شکلی ڕێکخراوەی تعبیر لە خۆی بکە ئەمە شتێکی مەسەلەیەکی کە تۆ مواجهەیەکەی یەتە مەسەلەی تەلەبە توانیان اتحادی تەلەبە دروستکردن فعلا تا ئێستش اتحاد تەلەبە بە هەموو تەشویەکی سیاسی کە هەیەە دەورێکی کاریگەرە بینن لەسەر مەوزوعی ڕاپەڕین لە عێراقا اینجا سیرەکەی دەوری اتحادیەکان و دەوری کرێکاران ینی کە خوان بە جیای زەحمەتکێشان خەڵکی کرێکار و نەدار گەنجانێک کە فعلا ئینتیمای ئیجتیماعیەکان پرۆلیتاریە نەک موسەقەفەکان یاخو بڵێن مەجموعاتێکی کان یانەوانەی کە خریج و تەعینیان نییە ئەمانە هەمووی دەرەجاتی جیاوازە کە تۆ مواجهەیەکەی کە چۆن ئەمانە خۆیان ڕێخن چۆن ئەمانە بتوانێت اینجا ئەم شتە کۆمپلێکسە ئەم شتە معقەدە پێچیدەیە چۆنێکان گیر بکەیتەوە ئەمە هەمووی مەسائلێکی لۆجستیکی ڕێکخراوەیە کە تۆ مواجهەیەکەی ببەخشە شتەکانی تەسەسوری ئەفکاری خۆت بیر نەچێ بەس من ئەمێ سەرنجت بۆ یەک نقطەی دیاریکرا و ڕاکێشم ئەوەیە کە گەشێک لە معزیلەکانی ئێمە سەبارەت بە تەناول یا بە چوونە سەر مەوزوعی ڕێکخراوبوونەوەوانە ئەوەیە ینی باسەکە لەسەر ڕێخستنی ناڕەزاییەکانە هەمیشە قسە لەسەر ڕێخستنی تەبەقەکە نییەوە بخۆی چونکە خۆ تەبەقەی کارگەر هەمیشە لەسەر جادە نییە دایمە و دەرەم خۆ نایە مزاحرە بکە دایمە و دەرەم خۆ نایە لە بەرامبەر سیستەمەکە بە یەک دەستی بێتە دەرەوە ئەمە لە لەحەزاتێکی معەن دیاریکراوە وایە دەورانێکی دیاریکراو هەیە تەبەقەی کارگەر ئەچێتە فازی ئەچێتە قۆناغی هێرشبردنەوە چێتە قۆناغەوەی کە قبوڵی ناکەم گەمە پێشەوە هەنگاو بە هەنگاو شەپۆل بە شەپۆل ناڕازایەکانی خۆی دەرەڕێت بەڵام حتا لەو کاتانەشە لە بینی شەپۆلێ تا شەپۆلێکی تر خامۆشیەت کە هەیە لەم خامۆشیە ڕێکخراوبوون معنای چی یعنی باسەکە لەسەرەوە گەر ئێمە بین لە تاریخی جوڵانەوەی خۆمان وەرببینەوە جوڵانەوەی کارگەری ئێمە هەر ئەو سەردەمانە خۆی ڕێکخراو نەکردووە کە هاتووە مەسەلەن ئینتیفازی کردو ڕاپەڕینی کردووە لە 1950 بەرامبەر بە قەیسەر ڕاپەڕیەوە یاخود لە 1940 لە کۆمۆنی پاریسە ڕاپەڕیەوە نه لە کاتەکانی تریشە ڕێکخراوبوون معنای بووە و ئەم ڕێکخراوبوونە بە جۆرە لە جۆرەکان بە هەنێک جار ئاکتێکی سیاسی زۆر کاریگەریش بووە ئەگەر چی لە بەرامبەر بەدەسەڵاتیشە نەوەستا بێتەوە بە نمونە مەسەلەن ڕۆژگارێکە چینی کارگەر نەیتوانیوە دەستبەرداری ڕۆژێک کارکردن بێ کارگەرێک نەیتوانێت دەستبەرداری ڕۆژێک کارکردن بێ بەبێ ئەوەی معاناتی برسێتی هەبێ ئەمانە هەمیشە مازیلێکی گەورە لە بەردەمی ئەوە چۆن شێمان بگرێت ئەگەر مان بگرێ و ڕۆژە کری کارەکەی وەرنەگرێ ئەساسەن لەوانەیە لە سەرمای مەسەلەن ئەوروپا ڕق بێتەوە یا لە برسا وشک بێتەوە ئەو ڕۆژە نانی نییە چەند ڕۆژنانی نەبێوانە نانی نێ بیخوا یعنی وەزعەتێکی لەم بابەتانە بەڵام ئەو ڕۆژگارەی کە کارگەران بەیەکەوە دێن کۆ بنەوە سنووخێکی دیاریکراو بۆ کۆمەکردن بە یەکتر دروستەکەنەوەوانە لەو ڕۆژەوە باڵانسی هێز ئەگۆڕێت باڵانسی هێز لە بینی چینی کارگەر و لەگەڵ بۆرژوازیە ئەگۆڕێت چینی کارگەر ئەم جارە زۆر ئاسانتر دەتوانێت چێمان بگرێ زۆر ئاسانتر دەتوانێت بچێت پەلامار بدا و زۆر ئاسانتر دەتوانێت بڵێ من قبوڵی ناکەمیتر ئەمەش بە معنایەک لە معناکان ئاکتێکی سیاسی کردەوەیەکی سیاسی زۆر کاریگەرە و ئەم کردەوە سیاسی ڕێکخراوانەیە لە سەردەمی ڕاپەڕینە نهاتۆتەکایەوە لە کات و ساتی مارگرتنە نهاتۆتەکایەوە لە کات و ساتێکی ئاسایی هاتۆتەکایەوە کە ئەم چینە لە بەرامبەر فەقر و لە بەرامبەر برسێتیە خۆی بینیوەتەوە
جۆرێک لە مقاومەتکردنی برسێتی بووە، جۆرێک لە مقاومەتکردنی فشارێک و بژارێکی اقتصادی اجتماعی بۆ کە لەسەرێتی. ئەمما ئەم شێوازە لە لای ئێمە چۆنە و ئێمە ئەو طبقەی پرۆلیتاریایی ئێمە لە عێراق و لە کوردستانە بەر لەوەی بەڕژێتە سەرجادەوە بڵێ بتر چەقۆ گەیشتە ئێسقانم لە بەزیاتە تەحملی ناکەم، ئەو ڕۆژانەی کە دانی لەسەر جگەری داناوە و برسێتی تەحملەکە و هەژاری تەحملەکە و بێکاری تەحملەکە ئەو ڕۆژانە چۆن خۆی ڕێکراو کردووە لەگەڵ یەکترا چۆن هاوکاریەکەن و چۆن شوۆنی مقاومەت و بەرەنگاری ئەم هەژاری ئەبنەوە. بە بڕوای من پێویستەکە بەوە ئێمە بۆ وەڵامدانەوە بە معزەلی ڕێکراو بوون لەمە ورد ببینەوە بۆ ئەوەی ئەو ڕۆژگاری کە چینی کارگەریەتە دەرەوە و ئەڵێ قبولی ناکەم ئێمە لە ریزی پێشەوە بین ئەبێ لەو ڕۆژگارە شاکە لە هاتوتە دەرەوە و هێشتا ڕای نەگەیانەوە کە قبولی ناکە ئێمە لە ناو چینی کارگەرە خەریکی ڕێکراوبوونی بین ڕێکراوکردنی بین و هەر ئەوانە کە ئەتوانن لە ڕۆژگاری شوێنەی و لە ڕۆژگارێکە خەڵک پەلاماری نەداوە هێشتا لە ریزی پێشەوەی ڕێکراوکردنی چینی کارگەر بن هەر ئەوانە دەتوان لە کاتی ڕاپەڕین و هاتنە مەیدانەکانیشە ئەو ڕۆڵە ببینن. ئەجناوان نییە ئەو ڕۆژێکە ئێمە بینیمان خەڵک مانگرتنی کرد و خۆپیشاندانی کرد اینجا ئەو وەختە بیر لەوە بکەینەوە کە چۆنم هێزە ڕێکراو من مهینەکە وا بینم نازانم تۆ چۆن بینی هاوڕێ؟ ئەوە ڕاستە ئەوە وایە ینی منش متفقم لەگەڵ کە ینی ئیشی ئەساسیەوەی پێش ڕاپەڕینەکە بیکەی بەڵام ینی مهینەکان زۆرن میسالەکان زۆرن بۆ نمونە ینی لە تونس خۆ دەزانی ینی اتحادی شغلی تونسی دەوری ئەساسی دی لەو ڕاپەڕینەیە لە زانی ژەر قۆتێکی سیاسی ئەساسیە لە تونس لە شوێنەکانی کە ینی لە عێراق اتحادیەکان هەن لە کوردستان ئەمە طبعا هەن تو خۆ دەزانی ینی حقی ڕێکخراوبوون و تەنسیمکردنی طبقەی کارگەر نیە بۆرژوازی ناسیۆنالیزمی کورد ینی بەڕاستی گەورەترین زەربەی لە طبقەی کارگەراوە لە عێراق لە کوردستانە و ئەسڵا غێرە قابل قبوڵە ئەو وەزعە. بارحاڵ ینی بەڵام من ئەمە یەک شت ئیشارەت پێ بم ئەو قسەی تۆ ڕاستە ینی خودی ڕاپەڕینیش خودی هاتنە ناوەی ئەم چین و توێژە پرۆلیتاریانە بۆ ساحەی سیاست خۆشی لە خۆی دەرگاکردنەوەیەکە بۆ طبقەی کارگەر کە بتوانێت حتا ئەوانەی کە پێشووتر لە فەتەیەکی زۆر دوور درێژانە توانێت بکەن لەم فەتانە بە سەریعی بتوانێت بە سەری ئازاڵ بێت و ئیشکا بۆ مۆزوعی ڕێخستنی خۆی ینی تەمانەوەی کێکە لە مهمە هەرە گەورەکان طبعا ینی بەڕاستی ئەوەی کە تۆی بینی لە ساحەکانە کە تۆ بینی زۆربەی زۆری خەڵکەکە خەڵکی زەحمەکێش و کرێکاری وەکوتم ینی ڕۆژانەیە یاخو کرێکاری پریکاریەسە یانیەوەی کە ئیشی ناجێگیری هەیە ئەمانن و ئەم گەنجانن و گەنجانی بێکارن و خەڵکانی بە معنای کەلیمە پرۆلیتارین ئەمانە هەمویان یعنی ئەم هاتووە نەهاتووە بڵین لە نەقابەیەکە یاخود لە ئیتحادیەکە یاخود لە نوعی لە تەجمعێکی شەبابیە بێتە ساحەکەەوە بەڵام لە هەمان کاتە سەیرەکەین ئەم ساحەیە ئەم حرەکەتە خۆی بە معنایە هینێکشی کردووە خۆی ئێتارێکە بۆ یانوێنێکە لە یەک نزیک نۆپتانی خۆیان نێکرد من قەناعەتم بەوەیە من هاوڕێ من قەناعەتم بەوەیە کە ینی استراتیجەتی شۆڕژگەرانە لە بەرامبەر ئەم حرەکەت ناڕەزایەتیانە ینی ئەوە ئەخوازێک کە طبقەی کارگەر و پرۆلیتاریە وەک عناصری تەمان لەناو بزوتنەوەکە ئەترازەکانە خەڵکی کەیتایە جهاتی کەیتایە تاراتی تایە ینی مستەقەفینی تایە جهاتی ئیسلاحی تایە ئەمانەی هەمووی تایە بەڵام ینی خەتی ئەساسی استراتیجی سەوری ئەوەیە کە تۆ بتوانی طبقەی کارگەر و عناصری پرۆلیتارینا ئەو حرەکەی خۆی تەنزیمکە ینی بە شکڵێ بێکە ئەم ئەتوانێت ڕەهبەری و حرەکاتانە بکە ئەمە حقیقەتە ئەم حقیقەت ئەگەر ئێمە قەناعەتمان پێی نەبێ وەکو کۆمۆنیستەکان و نەچینە پای ئەمە کە یعنی بە معنای کەلیمە یعنی ئەم چین و توێژە پرۆلیتاریانە ئەبێ خۆیان ینی خاوەنی ینی کولی حرەکەکە بە دەوری ڕەهبەری ئەمانە بێت بە دەوری چکە خۆی وایە بە دەوری مەسلحەتی ئەمانە بێت و ئەمانە بتوانن تەنزیم کە شورا ئەگەر دروستەکە بێ شورای کرێکار و زەحمەکێش و خەڵکی نەدار و بێکار و ئەم فیعاتانە بن ئەمانە محوەرەکەی بن
مجموعة مثقفون مجموعة خلقي لا وكيدروي حركتك يعني وانا عمومي كمان نعلم بعض الشيء عمومي ردايا ما بكريت بلام ام اتواني بالرهبري بيت يعني موضوع استراتيجيه شورجيه رقم نوالم يعني بالرهب يعني مساليك طبقاتيه الرهبريه هي بكيتش طبقه هيك بحثك افراد نيه تنظيمات نيه بحثي طبقاتها برجوازي لعراقه كردستان شو العراقي شا فشدي دور رولكا يعني حكمك بس ذات قياده بك قيادي مجتمعي لدزاوه قيادي مجتمعي لدزاوه طبقيكي كما فلوس قيادي ام رهبري كومالجا بقدرت الدز بوقت ندسي ام رهبريه بدوري ام رهبريه ام كونسيبت بدوري ام فكريه ابي اخوي تنظيمك وحتى من منظمات لاوكي كانت انواع واشكالها هي ام استراتيجيتي لعبه ام استراتيجيتي تبنيك وحكومه كان دفاعنا ما بكان انا من لقى استراتيجيكا اختلاف الندواتي لسه استراتيجي ام جولان والنارزانيه بقشتي وكو استراتيجي سياسي قساكي من خلاف لما انا بين كما من شاوريتهم كما دقيقه درسته وواقعيه كما بيست من بوهيا ك ام تشينا كارجر كهاتو تميدان ام تشينا كارجر رهبراتك بقريت دس شو كيتر تو واقعا اويكا اكتري جوڵانەوە شۆڕژ جێرانەکانە کۆمەڵێک مثقف و حیزبێکی سیاسی نییە من بەسەلەکەم باسم لەسەرەوە نییە ئەو ڕابطەی بینی حیزب و طبقە حیزب نابێت جێگەی طبقە بگرێتەوە باسەکە لەسەرەوە نییە باسەکە لەسەرەوەیە واقعاً تاریخ و مێژوو ئەگەر چی مەسەلەن بەعزێک مێژوو لەوانەیە کە بۆ ئێمە ئەژێڕێتەوە وەکو وایە کەسێک چوویە فلیمێکی بینی بێتە دەرەوە باسی فلیمەکە و بۆکە باسی پاڵەوانەکە و بۆکە پاڵەوانەکە ئاوای کرد و پاڵەوانەکە ئاوا بازی ئەو پاڵەوانەکە ئاوا خۆی ڕاپسکان و ڕای کرد و چی کردووانە و کارێک ئاوا کرد بەڵام باسی هەموو فلیمەکەەوە باگراف لەگەل لە فلیمەکەیە چی ناکە زۆر جاریشکە ئێمە ئەو حرکە جوڵانەوە شۆڕژێڕی لە تاریخی خۆمانایە کە ئەیبینین کە بازەکرێوانە زۆرتر قسە لەسەر قیادەکانیە ڕابەرایەتی ئەو جوڵانەوەی و ئەو حیزبە لە فڵانە مەقتەع ئاوای کردو ئەم هەنگاوی هەڵگرت و ئەوەی کردو ئەم بەیاننامەی دەرکرد و ئەم پلاتفۆرمی دەکرد بەڵام ئەوەی کە جەماوەرێکی فراوان ئەکتەری ئەم فعلە شۆڕژێڕانە بوو ئەوە زۆرتر لە بەرچاو نامێنێ و قسە لەسەرەوە ناکرد لە چ سیاقێکی دیاری کراوە فەردی فڵانی یا حیزبی فڵانی یا گروپی فڵان توانی ئەم دەورە ڕۆڵە پێشڕەوایەتێ ببینێ وە چی هەبوو لەو کاتەیە وە چ جۆرە ڕێکخراوبوونێک لە ئارایە بووە جەماوەر بە دەوری چیا کۆبوونەوە ئەمانە فرامۆشەکرێ کە بە بڕوای من ئێمە هەم بۆ تاریخی ڕابردوو کە بیژێڕن هەم بۆ تاریخی ئێستاشمان کە ئەگەر بمانێت درستی بکەین ئەبێ ڕۆڵی ئەو ئەکتەرە لەم پرۆسە تاریخیە هێمان نەکەین کە ئەوەی ئەکتەرەوەی سەرنجام ئەتوانێت ئەم تەحەولە بەدی بێنێ و ئەوەی کە بەپێی خودی مارکس و مانیفێست کە ئەبێ خۆی ڕزگارکە چینی کارگەر خۆیەتی چینی کارگەر خۆی ئەتوانێت خۆی ڕزگار و خۆی ئەبێ خۆی ڕزگارکە ئەمە حکمێکە کە ئێمە پێشتر لەسەری بڕاوینەتەوە بە بمعنایە ئەوە گرنگە کە ئێمە بزانین کە ئەمە چۆنە بێ بەڵام باسەکە لەسەر نقطەیەکی دیاریکراوە قسە لەسەر ئەوە نییە کە لە پرۆسەی تەحەولێکی سیاسی و کۆمەڵایەتی دیاریکراوە لە ڕاپەڕینێکە لە ئاعترازاتێکە ئەمە چۆنە بێ باس لەسەر مۆزوعی ڕێکخراوبوون بە بڕوای من ئەبێت بگەڕێتەوە بۆ باسی ئەوەی چۆن ڕێکخراوبوون بەشێکی ئۆرگانیزمی ئەم ئۆرگانیزمە زیندووە یعنی مەسەلەیەک نییە تۆ بە وعی بۆی ئیزافە بکەی مەسەلەیەک نییە بە وعی بۆ بێنی چونکە قسە لەسەر ئەو فۆرمە خۆڕسکانەیە کە هێناوێتی دی بەڵێ وعی ئەتوانێ ئەم فۆرمە خۆڕسکانە بەرێتە ئاستێکی باڵاتر بەڵام ئەگەر ئێمە فۆرمە خۆڕسکەکان نەناسین و نەزانین هەر ئێستا ئەو طبقەیە ئەو پرۆلیتاریایی ئێمە لە عێراق و لە کوردستانە چۆنی خەریکە کاری خۆیەکە و ئێمە ئەو نقاتانە دیاری نەکەین کە ئەم خەڵکەتیایە خەریکە دەستی یاوەتە دەستیەک و هاوکاری لەگەڵێکاکە ناتوانین هەنگاو هەڵگرین بەرەو داهاتوو یعنی ئێمە مەسەلەن اتحادەکانی ئەوروپا و بەریتانیا و سوید و ئەوانە بێنین ئەلەم سنووقانەوە دەستی پێکرد کە من باسم کرد ئەمانە دروست بوون پێشتر بۆ سنووقی هاوپشتیکردن لەگەڵ یەکتراوەمانە دواتر ئەمانە ئەم فۆرمانە تەتەوریان کرد و گەشیان کرد بوون بە ئیتحادیە کارگەریەکان و ئەوانەی کە ئێستا مەلایەن عوزویان هەیە و دواتر توانیان ئەو ڕۆڵە گەورەیە ببینین ئەو فۆرما لە لای ئێمە کە ئێستا خۆڕسک دێتە پێشەوە بەبێ ئەوەی پێویستی بەوە بێ کەسەکە وعیەکی دیاریکراوی بەوە هەبێت کە ئەمە ئەتوانێت قیادەی
پرۆسەیەکی شۆڕژ جێرانە بکە وەک بەشێک لە ژیانی واقعی خۆی دەستی بۆ بە ئەوانە چین من وایە بینم کە ئێمە پێویستمان بەوەی لەسەر ئەمانە وەش ببینەوە و دەست بەمانەوە بگرین و لێرەوە دەستی درستە ڕاستە من حەزەکەم میسالێ بێنمەوە ینی وەختی خۆی لە 1905 تا 1905 سەورەی رووسی ینی شۆڕش لە رووسیا تعافەویەی کە ناو بڵێن ئیزرابی سیاسی عام بوو طبقەی کرێکان لەو پەتە کەی کرد ینی وەکو چۆن تحلیلات و قسە زۆر زۆرە لەسەر ئەو فترەیە بەڕای منەوە تەمان زۆر زەرورەکە ینی بۆ خەڵکی ئەکتیڤیستی ئەم دەورەیە متابعەی نووساوەکانی ڕۆژا لەکسمبۆرگ و لینین و هەموو ئەوانەی کە لەو فترەیە ینی دەوریان دیوە يعني متابعة بكرة يعني أم دوري كي بيني يعني نهاتوا بالشكل الشويكي منظم نهاتوا يعني اتحادية نبوة مثلا بيد أم حركة يبقى يا خبلين درجة للتنظيمي بخوي نبيني وأم حركة تدرس بوا طبعا من باسي تكنولوجيات تازو انترنت وما أنا بحسي كتير كعنصري كي تشتنا موضوعك بلام وكو بروسيسي كي تاريخية بروسيسي كي ميجوية يعني تناقضاتي أم بروسيس ميجوية لنقطة كابم حركتها إن جاء التعامل لقى أم ظاهرية يعني لقى أم ظاهرية خوي يعني جريكي اللي وياها كبيبيني أما دياديكي تاريخية لدوراني كي ميجويا سكاني ما كل بيشوتر كأنا أساسا بوي كبتواني شون تعامل كي لقى أم حركة وكي لاقي بموضوع بلام أويك يلاقي بموضوع الرخصنه على العموم يعني الرخصني طبقي كالجل طبعا يعني وسائل كان امره يكم شده ويكم يعني تواني يعني اسم الحزه كما بلا بيسبوا مثال اما حركه اتحاديه العراق ل 2004 خوش الى بغاب ويتكلم دسمان بيك ل 2007 يعني نوع ل بيشوتر اتحاديه مستقله بو اما دسمان كلمه موضوعي اتحاديه دروس كدني مستقل يعني هي طبقه كخوي وبدل دوري السلطه اوانا تو ازني تا ام لحظه هشتا لبل اويك سيستمي سياسي ميليشياي حاكمه دزبر صديقان قدتي عن بدسه ولا بل اويك اتوانن يعني دوله اتحاد كان بين طبقي كارجل ناتوان لا اتحاد استقلال مستقل كان اخوي تنظيم كان بل اويك يعني اتحاديه كان يكبلين سلب الصديقان وكأمان يعني هي دولته لا يزال بالشكل كيكا هما كاركاتوا لكل سنة أصلا ممنوع يعني كدو طبقي كالجل خوي تنظيم كاتحاديني سنديكاينية باشا وأمانة هموي مسائل لكن أمش بحثك لموضوعي تشونيتي إما تشون دسكين بموضوعي تنظيمي طبقي كالجل تو طبقي كالجل بيتو يعني بشر لويك أم حركات السياسية أنا الدوري هيك فضائق كاتو كبتواني مجالك يزوج ردوس كيبو موضوع التنظيم بون ورخراوبوني مثلا اتحادية دواي أم برأي من مجموعة شلة كل سنة هنا سريع قل مجالي تاعنا مجموعة شلة كل سنة الربع أبي بيشنا وتوا أمريكا اتحادية مجالي إنه كريكاران وكارمندان وما مستان وموظفين وأمانة ناتوان خوان تنظيم كنا ناتوان اتحادية دوس كنا بكتايب بلا كل سنة توا يعني أبي العراق عين شدني موضوعي تا هر هنگاوی که صدیقانه چنه دواو هنگاوی که ام اعتراضات انا بارشكشي سياسي بنظامك تو فساد بو كريتو كبشيت نو يعني ام هنا يعني تنظيم كدني طبقي كريكار وام فئه بروليتاريا انا تنظيم كتو ملاحظه اشتكي كبك هاور يعني دونو بيرب تقريبا حدود 500 مهندس بو ماوي كي زورا لبردمي وزارتي هنا وساون لما غنازم شو وزارتك وساون اعتراضها كان يعني خوان تنظيم كردو يعني اتحاديه كان اتحاديه غير معلنه محاضرين خلكاني كخليج يعني كريكالاني عقود كريكالاني وجودي روجانا حمول روجي اعتراضاته يعني مقاومها برامبر اموصعان برامبر بالسيتيان برامبر تعين بنيان برامبر وجوديا اما انا حميتو يعني اما بيننا امانه بتوانين بهاش طريقه ب درجه التنظيم بخوانه وببينن والاتحاد كان اخوان يخن ومن مثالي كوبل مديونو بيرج يعني كريكالاني الشاميه الشاميه كخوي قضايا داي ديوانيه تواني انا اعتراضي كان كردوها
يعني بعبوديته يعني صو نازم شخص وشتي ورقن ما معنا كلكاري تنظيفا صو شخص نوزع اشتكي واحد تظاهري كان كدو بس زمان مذاكر مرة علقت بس زمان كان فرس كدو بس يعني مثلا دو بدول تبع سنه ما عم هاتش بلاي يعني تنظيم خوي دروزكا وحده دروزكا انتاجك شي لقلابه اكامك شي مقصد شونا يعني اما توزن ماكرو هنا كثير يعني من هيك نوش ثاني كزور لام جديه موضوع يعني حتى قسمنا الرهباني كالجري ربما يعني رنغا فيما جاي زور ام موضوع اعتراضي يعني امر بارينا يعني زور بمباشر ربطي نكاتو بالدولي طبقي كالجر وبموضوع تنظيم الطبقي كالجر بس واقعا بفعلي ربطي هي وواقعا يستكرك على كان خوان يستكرك على كان خوان قيشنا توا او راديكاليتي كأم في بروليتاري يعني ام في بروليتاري نشاني على خوي عكس بوتو لسن او كريكانا شيكا اسلا قطع كان كا ايجا كان ولا شو كان كا ايجا كان بو موضوع حتى اتحاد بوني ذاتي ما تاثيراتها هاونا بلان من باشارات بو معضلي تنظيم كردنا كردستان بوكوي ليك بقانون ممنوع كرا من ازانم قانون لكردستان ريغيشي دیاری کراوی نهشتو نکردوتو بوی که اتحادیه چی کارگری که درست به اعترافی کرد ما حقیقتا هیچ قانونی چی لم بابتانه نو پی مو او هینش او بند دیاری کرا قرار دیاری کراوی ILO که حکومت العراق موافقتی لسکدو تعدد نقاباتی کاگەری و ئەمانە ئەوە تاسە لە کوردستانە پێما بێ پیادە نەکراوە تاسە نەکردە بواری جێبەجێکردنەوە گشتی لە عێراقا کراوە بەڵام من کەمتر کێشە و معزلی تەنزیم نەبوونی چینی کارگەر لە کوردستان و تەنانەت لە عێراقیشە بە نەبوونی قانون نەزانم یا تۆ ڕەبتی کردەوە بەوەیکەوە میلیشیاکان حکومەکە دەی باشە من بە نەزەری من حکومکردنی میلیشیاکان لە کوردستان و لە عێراقا فۆرمێکی ناوازە و ناجێگیر و یاخود نامولائیم لەگەڵ اقتصادی سەرمایەداری ئەم سەردەمەی وڵاتێکی وەکو عێراقا نییە یعنی دابەش بوون و پارچە بوونی دەسەڵات بەم شێوازە و ئەوەی کە دەسەڵات ئەبێ بە شێوەزی تۆڕێک لە جێگای ئەوەی کەوا هەڕەمێک بێ بە جۆرێک فۆرمێکی زۆر باشە بۆ ئەو نیۆلیبرالیزمێکەیەوێ ئیشاعە بکە لەم ناوچانەیە و ئەوەی کە دەسەڵاتی دەوڵەت ئەو خودەتی نامێنێ هەم بۆ خۆی بەرەنجامی ئەو تەحولات اقتصادیانە هەم بە جۆرە لە جۆرەکان دەتوانێت ڕێگاکردنەوەش بێ بۆی کاوە تەحولات اقتصادیانەی کە نیۆلیبرالیزم یا سەرمایەداری دنیایانێ لە عێراقا بچێتە پێشەوە لەبەرەوە فۆرمێکی نامولائیم نییە شتێک نییە کە مەسەلەن ناجێگیر بێت لەگەڵ ئەو فۆرمە لە اقتصادەیە ئەو اقتصادی کە لە عێراقا هەیە لەبەرەوە بێنێتەوە و عادەی ئینتاجکردنەوەی شتێکی سادەیە سیر نییە لەبەرەوە ئێمە لە زروفێکی وایە لە حسای حکمی میلیشایە چۆن نقابات دروستەکەیت و ئایا ئێمە لە 2023 و 2023ەوە نەک 2004 لە 2023ەوە ئێمە لەگەڵ پرۆسەی ڕێکخراوکردن لە عێراقا بەشدار بووین و تیا بووین من خۆم لەوێ بووم لە اتحادی مەجالیس و نقاباتە لێوێ بووم دواتر لە کوردستانە لە ڕێکخراوی کرێکانی بیناسازیە لێ بووم بۆ ئەم فۆرمانە ناچێتە پێشەوە بۆ ئەم فۆرمانە سەر ناگری ئاخر باشە قەی ناخۆ لە کوردستان ڕاستە قانونێک دێ بۆ اعترافکردن بەڵام چەند ڕابەری کارگەری لە کوردستانە چوونەتە زیندانەوە بە خاتریەوەی چینەکەیان ڕێخستووە ناڕەزایەتیان دەربڕێوە لە خلالی مزارەتەکانە گیراون بەڵام خودی کردەی ڕێکخراوکردن ئەوەی کە خەڵک ڕێکخراوکەی بڵێ ئێمە نیقابەیەکین و بابین پێکەوە ئابوونە کۆکەینەوە با ئێمە ڕێکخراوی دروستکەینەوەمانە چەند کەس لەسەرەوە گیراوە من حقیقەتەن زۆر کەم ئەمەم بینیوە زۆر کەم ئەم دیاردێم بینیوە وقمع و ئێرهاب و ناقانونی بوونەوەوانە بە ڕێگری واقعی نازانم ئەگەرشی ناڵێم ڕێگر نییە ناڵێم ئەگەر ئەمە بچێتە جێگایە کە خەریک بێ هەڕەشەیەک بۆ دەسەڵات دروست کا دەسەڵات پەلامار نادات تەوانە هەموو هەمیشە سەرکوت ئۆپشنێکە بەڵام هێشتا دەسەڵات هەتا پێویستیشی بە بەکارهێنانی ئۆپشنی سەرکوت نەبووە زۆر بەم اختیارەیە نەڕۆیشتووە خودی وەزعێتەکەی چینی کارگەر لە کوردستان و لە عێراقا بە جۆرێک لە جۆرەکان ڕێگریشی دروست کردو بۆ ئەم ڕێکخراوبوونە و هونەر لەوەیان نییە کە ئێمە تەکیدی دووبارە لەسەر ئەم ڕێگرانە بکەینەوە هونەر لەوەیە کە چۆن ئەم ڕێگرانە تەجاوز دەکەین چونکە لە خودی وجودی چینی کارگەرە لەو جێگایە کە قەیرانەکە هەیە جوابی قەیرانەکەش هەیە لەو جێگایە کە معزیلەکە هەیە جوابی معزیلەکە دیالەکتیک فێرمانەکە ئاوایە یعنی وانە
کاپیتالیزم بەتەنها معزلات بۆ ئێمە بێت پێشەوە لە ناو معزلاتەکانیشە فرسەتێکی بەرێمە داوە کە ئێمە حلێک بۆ معزلە بدۆزینەوە وڵامە بێت دقیق بین و بیدۆزینەوە لە شوێیە ئەم گرێکۆڵەیە توانین بکەینەوە من ئاوایە بینم پرسی ڕێکخراو بوو بەرحاڵ باسی استراتیژیش باسێکی گرنگە هاوڕێمە من لێرە ئەچمە سەرەوەی کە پرسیارەکان ئەوە بێ استراتیژی بە سەرکەوتن گەیاندنی ئەم جوڵانەوە ناڕزایە نەچێت لە کولیەتی خۆیانی باسی تەنها تەنزیمکردنیە تەنزیمکردن دیارە بۆ بردنە پێشەوە و پێشڕەوایەتیە لەم ناڕزایە بەڵام استراتیژی بە سەرکەوتن گەیاندنی چۆنە و ئێمە کام استراتیژ بەرینە بگرین بە فەرزی حاڵێمە توانیمان ڕێکخراو دروستکەین بۆ فەرزی حاڵێمە ئەم جەماوەرە ئەم هێزەمان ڕێکخراو کردووانە بە کام استراتیژا توانین ئێمە ئەم جەماوەرە ڕێکخراوە بەرەو سەرکەوتن بەرین دەست خۆش خۆی تاوان پێشوی پشمە سەر جوابی ئەوە من حەزەکەم یەک تعلیقی بەسیط لەسەر ئەوەی پێشوو بە من ئەوە ناڵم ڕاستە و قسەیە یعنی ئەوە مۆزوعەکە هەر یعنی ئیستبداد نییە کە نایڵێ یعنی تەنزیمبوونی طبقەی کارگەر تحقیق بێ حتا نەقابۆشتەکان دروست بن یعنی بەسێکی پێچیدێ و قسەی زۆرەوێت و ینی اعتراضاتەکان هەن ینی اعتراضی کرێکاری هەیە لە عێراق و لە کوردستانیشە ینی بێکێک لە نقطە ئەساسەکانەوە کە تۆ چۆن ئەم اعتراضاتانە ینی یەکانگیرەکەیت ینی بەشێک لەوەی کە ینی کە لەباری تەنزیمیەوە ینی کێشە هەیە ینی بەڕاستی عدم ارتباط بەم اعتراضات تۆ گەم لە حەزەکە وایە کە اتحادیە دروست نەبوو نەقابەت دروست نەبوو بەڵام اعتراض نەوەساوە نە لە کوردستانە نە لە عێراقا ینی ئەمە تەنزیم نەکراوە تو جارە پێش شتێ ئەما بێت تەنزیم کرد پێش شتێ بە لەناوی هەبیت وە شەبەکەی ڕەهبەرانی بۆ دروستکە ینی ئەنوا ئەوشکال شت هەیە مەخسەن بۆی نەچمەوە تەفاسیلەکەی ینی قسەی زۆرە بێتەوە بەس ئەوەی کە مەسەلەی استراتیژیەت من یەکەم شت پێشووتیش باسم کرد یەکەم مەسەلە لە مەسەلەی استراتیژیەتە ئەوەیە کە تۆ طبقاتی ینی استراتیژیەتێکی طبقاتی دەبێ هەبێت یعنی توانێت استراتیژیەتێکی عموم خەڵقی پۆپۆلیستی تەبەنیکەیت و هین بێ مەسەن هەیە استراتیژیەتە دروستەکە کە هێزێکی مسلحی حتا میلیشیایی و مقدام ئەتوانێت مەسەنێت ئەم قیادەی ئەم حرەکەتە بکە و ینی طریقی مختلفەیە کە تۆ بنە ئەم استراتیژیەتە تەبەنیەکەی بەڵام استراتیژیەتی ئەساسی شۆڕش گێرانە بەڕای من ینی استراتیژیەتێکە کە ینی ئیسنادی لەسەر خودی ئەم حرەکەیە بێ ئەم حرەکەیە ینی قسمی پێشڕەوی قسمی طبقاتی ئەم حرەکەتە ینی عموم خەڵقی قسمێکی ینی خەڵکانێکی کەی زۆریش بە دەوری ئەم ناوڕۆکان ئەم لوبەیە ئەتوانێت دەور ببینەوە حتا اعتراضی سیاسیژەکە بەڵام ئەو استراتیژیە بێ لەسەر ئەوە دامەزە بێت کە تۆ بتوانی قسمی پێشڕەوی طبقاتی ئەم حرەکەیە تەنزیم بکەیت وەکە تەنزیمی شەکەی ینی خۆی تەنزیم کات و ئەمە دەوری ڕەهبەری ببینە ڕەهبەرێکەشی تەحولاتی ینی بەشێک لە ئوفقە سیاسی و ئابوووریەکەیەتی ینی ئەم اعتراضات بە حکمی وجودی بە حکمی خۆی ینی اعتراضێکی دژە کەپیتالیستیە تۆ ناتوانانی بەرنامەیەکی ئیسلاحی بۆ دابنیت ناتوانانی استراتیژیەتێکی شۆڕژگەرانە هەبێ بەڵام بەرنامەیەکی ئابووری اقتصادی هەبێ ینی ئیسلاحی اقتصادی دەبێ بۆی یاخۆ بڵێن نوع لە خەت و خطوتی پەرلەمانی بە نوع لە دەسەڵاتدارەتی پەرلەمانی و ینی انتخابات و ئەم شتانە بیکەیت ینی مەسەن بەشێکی ئەمە ئەم ئوفقە سیاسیە اقتصادیە بەشێکی ئەمەی کە ینی چنەوە تەنزیمە بەخۆیەوە بینێ ئەم استراتیژیەتە ئەوێ ینی ئەم دەورە ڕەهبەریە ئەم خۆڕێخستنەکە ئەتوانێت جەماوەری کەش تەنزیم کا و ڕایکێشە بە دەوری خۆیان بە دەوری یانەوێ بە شکڵی خۆی تەنزیم کات یانێ بێ بە شکڵێکی مباشر خۆی تەنزیم کا و یعنی بێ تەجەمعاتی عامە بێ بگەڕێتەوە بۆ خەڵکی ینی ئەو خەڵکانی کاڵە بژێن بە شێوەیەکی ڕاستە خۆ ینی وە ئانی ولا تحلیلی ئەخیرانی مەخسەم چۆن حتامەیەتە سەر ئەم استراتیژیەتی لەسەر مەوزوعی ئەوەی کە چنەوە شکڵێک لە نظامی سیاسی طرحەکەی مثلا ئایا نظامی سیاسی پەرلەمانی ئیسپاتی کرد لەم منطقانە تۆ ئێمە قسەکە گەراوە سێریکەین لەم منطقانە یعنی کابرا ناسیۆنالیستێکی چەک بەدەستی ساڵی 1960 هاتووە لە عادی نیۆلیبرالیزمی ئەمڕۆیە تێگەی بۆ بە نوێنەری ڕاستەقینەی نیۆلیبرالیزم
حزب ديمقراطي كردستان هێنمەوە وەکو میسال ئەمانی ئیسلامیەکان و هەموو ئەمانەی کە یعنی هاتووە بە دەوری ینی سیستمی پەرلەمانی بووە بە شکلێکە ینی کڵێشەیەکی شکلێ بە دەوری ئەم قودرەتە سیاسی ئاساسیە کە یعنی وەکو چۆن بڵێ پارێزگاری سیستمێکەکە تۆ ینی لە زمانی استراتیجیت کە دایانی بۆ ئەم حرەکەتە ینی جگە لە مۆزوعی وەکوتم اقتصادی شتەکەی بێ ینی نوعی بە لە ئالەتێکی تەنزیمبوونی هەبێ کە بتوانێت فعلا نظامێکی کەبێ ینی نظامێکی زیندوتر بێ کە نێڵێ ئەم قودرەتە بکەوێتە دەست ئەحزاب و حتا ئەگەر لەناو خۆشی ئەم حرەکەتەکە بچێتە پێشەوە بە شکلی ئەحزاب بتوانێت احتیوای کات ینی اینجا ئەو مۆزوعی شورا و مۆزوعی تجمعی عام و مۆزوعی ئەوەی کە لە گەڕک و لە شوێنی کارکردن و لەو شوێنانەی بڵێن فیاتەکانی طبقەی کارگر بەسەر دابش بووە ئەبێ لە هەموو شوێنەکە تەنزیمی خۆی هەبێت ینی اتحادی خۆی هەبێ نەقابەی خۆی هەبێ شورای خۆی هەبێ ینی ئالەتێکی گەورەتر بەخۆی ببینە و بتوانێت حکم کان ینی نظامێکی کەی حکمیش بێنێتە دەست بێنێتە دەرەوە بێت لە مۆزوعی تەحولی اقتصادی استراتیجیەتن ینی مەقسەد دقیقاً لە درێژەی ئەوە دروستە استراتیژیەتی سەرخستنی ئەم جوڵانەوەیە سەرنجام بە نەزەری من ئەوەیە کە هەنگاو بە هەنگاو دڕ بەم پێکهاتەیە باکە دەسەڵاتدارە لە عێراق و لە کوردستانە ینی بەنمونە من یەک شت بڵێم ینی لە استراتیژ دیاریکردنە یەکێک لە مەسەلە مهمەکان کە گرنگە بیزانی ئەوەیە کە تۆ تەبیعەتی ئەو هێزەوە ئەو جوڵانەیە بزانی کاتێ بەرەو سەرکەوتن بگە ئەمە زۆر مهمە بیناسی وێمە لە پێشووترا قسەمان لەسەر تەبیعەتی ئەم جوڵانەوە ئەو هێزە کرد کە هاتوتە جوڵە و ئەو هێزە کرد کە هاتوتە مەیدان و ئەمە زۆر گرنگە لە دیاریکردنی استراتیجا بەڵام شتێکی تر فاکتۆرێکی تر کە ڕۆڵی زۆر گرنگی هەیە لە تەحدیدکردنەوە تۆ چ استراتیجێک بەکارهێنی ئەوەیە کە دوژمنت بەرامبەر چۆنی خۆی تەنزیم کردووە یعنی استراتیژی خستنی دەسەڵاتێکی تۆتالیتاریە دەسەڵاتێکی بڵین هەڕەمی با بڵین حکوومەتێکی هەڕەمی مستڕ و ئەوانەکە لەسەرەوە هێزێک خەریکە تەواوی بەدەنەی دەسەڵاتێکی دیاریکرا و ئەبا بەڕێوە ئەمانە تەوجیهاتی بۆ دەرەکاوە گە تۆ هێزە بخەی تەواوی ئەم بەدەنەیە ئیتر لەبەر یەک هەڵەوەشێت و ئەترازێ و ئەتوانی لێرەوە تۆ بتوانی تەحولاتی گەورە لە لۆکاڵەکانی شاپێتەوەوانە فەرقی هەیە لە مواجهەکردنی هێزێکە خۆی ئەساسەن وەکو تۆڕ خۆی تەنزیم کردووە نەک وەکو هەڕەم یعنی تۆ لە شوێنێک مەسەلەن لە بۆ نمونە لە کوردستانە ئێستا قسەی مشکلی ئەساسی ئەم حرەکەتە ناڕەزایی کە لە کوردستانە هەیەتە مەیدان ئەوەیە هەمیشە لە منتیقەی سەوزا هەیە و لە منتیقەی زەردانیە باش لە زروفێکی ئاوهایە یا ئەوە تا بێ منتیقەی سەوز چاوەڕێ بێت تاکو و منتیقەی زەرد پێگاتەوانە هەردووچی بەیەکەوە پەلامار باتەوەوانە هەردووچی بەیەکەوە کارپەکەمە زۆر سەخت و زەحمەتە یاوەتە هەتا هەیە هەربێ ئەم جوڵانەوەی ئاوا بچێتە پێشەوە و هەر خۆناغەش کە ئەڕوات ڕائەپەڕێوانە بە کۆمەڵە قوربانیەوە بگەڕێتە دوا ببێ و هیچ دەستکەوتێکی بەدەست هێنابێ حەل چییە لێرەیە بەڕای من مواجهەکردنی تەبیعەتێکی میلیشایی دەسەڵاتێکی میلیشایی جیاوازە لەگەڵ دەسەڵاتێکی دەوڵەتی سابت و جێگیرەوانی کە بۆ نمونە لە رووسایە هەبوو بە فەرزی حاڵ یا خود لە سوزانم لە عێراقی کۆنا هەبوو یا لە ئێرانە بە دەرەجەیەک ئێستا هەیەکە گەرچی ئەوەی ئێرانیشە فەرقێکی زۆر گەورەی هەیە لەگەڵ ئەو دەسەڵاتێکە لە بڵێن 30 ساڵیش لەمەوبەر بووە هەر ئێستا و دەسەڵاتە لە ناو ئێران خودی خۆشی ئێرانیشان فەرقی کردووە بەڵام ئەم مواجهەکردنە لە عێراق کوردستانە جیاوازی هەیە و من پێم وابێت لەم چوارچێوە ئێمە لایەزال پێویستمان بەوە هەیە بگەڕینەوە بۆ ئەو مۆزوعەیەی ئیزدیواجی سوڵتە ئێمە پێویستمان بەوە هەیە لە مەرحەلێک لە مەرحەلەکانی بەرەو پێشووری ئەم ناڕزایانە ئێمە جۆرێک ئیزدیواجێکی سوڵتە دروست بکەین لە ناو کوردستانە و لە عێراقا بەڵام ئەم ئیزدیواجی سوڵتەیە نابێت بیرمان بچێمە لە بەرامبەر دەسەڵاتێکی میلیشیاییە ئەیکی و لە بەرامبەر دەسەڵاتێکی میلیشیاییە ئێمە چەندێک ئەم دەسەڵاتە میلیشیایە توانای مانۆڕی هەیە و توانای پڕکردنەوەی ئەوەی هەیە و توانای ئەوەی هەیە لە دەرەوەی قانونەوە کارەکانی خودکەوانە ئەوە نەش سەغەراتی تایە و ئەوە نەش مەجای تایە کە تۆ لە جێگای ئەوەی تەواوی ئەو دەسەڵاتی ئەو شوێنی کە دەسەڵاتی میلیشیاییەشێتی بەسەری ئازاڵە ئێمە تۆ توانی شارێک لە شارەکانی لە بن دەست دەربێنی یا بە جۆرێک ئیزدیواجێکی سوڵتە لە شارێک لە شارەکانە دروستێکە لە بن دەستیشی دەبینێنی
و ئەم ئیزدیواژی سوڵتەیە لە شارێک لە شارەکانە بتوانێت ببێ بە وەسیلەی بەدیهێنانی بەشێک لە خواستەکان و ئەگەر ئەمە هەنگاوێک بێ ئێمە بینی لە پێشەوە توانیان هەنگاوە لە شوێنی تریشە تەعمین بێت و وا بێت کە جەماوەرێک خەڵکێکە لەم ناوچەی بندەستی پارتیاوە ناوچەی زەدا خەریکە سەیری ناوچەی بندەستی یەکێتیە کات و ئەم ناڕزایانە بینێ وا نەبینێ کە هەمیشە جوڵانەوەیەکی ناڕزایەتە سەرجادە مەجموعی مەقڕە سوتێنەوە گەڕێتەوە بۆ ماڵەوە بە هیچ دەستکەوتێن نەخێرم جوڵانێت توانیت دەستکەوت بەدەست بێنێ جۆرێک ازدواجێکی سوڵتە دروست بۆ جۆرێک خەڵک جەماوەر لە شوێنەکانە خەریکی خۆبەڕێوبەری ئیدارەی کۆمەلگاکە و ئەمە ئەتوانێت کاریگەریشی گەورە لەسەر هێنانەوەی ئومێد بۆ ناڕزایەتیە جەماوەر هێنانەوەی ئومێد بۆ ئەو جەماوەرە بەژمەینەتێکە لە کوردستانە دەرگیری هەموو ئەم مەینەتیانێکە ئیزانین بێنێتەوە و ئەمە ڕێگەی پێ ئەداکە وەسایلەکانی خۆڕێکراوبوون بدۆزێتەوە من وازانم کە بە ئەندازەی کافی تویست هەوڵمدا نقطەکەی خۆم ڕۆشتەوە وازان باش تێگەیشت ئەگەر مەجان بێ منش قسێ بکەم لەسەرەوە خۆی ئەزانین چۆنە یعنی ئەم مەسەلەیە زۆر مەسەلەیەکی جددیە خۆی ینی طبعا نظامێکی وەکو مبارەک لەبەرەوەی کە هەرەمی و موحد بوو توانرا بە حرەکەیەکی جەماوەری یەکسەر داخرێت بەڵام حرەکە جەماعیەکە ئەگەر کەم وایە ئەوش لا ناچوو لە عێراقا و لە کوردستانە یعنی بۆرژوازی وایە سوڵتەی تەقسیم کردووە لە کوردستانە مەسەن دوو دەسەڵات هەیە ئەم دوو دەسەڵاتەی سەر تقریباً بۆ بە نوعێ لە استراتیژەتی حکومکردن هەرچەند لەگەڵ ئەوەشا کە خۆی بۆ نیازە نەکراوە بەس عملیان سەوای لاتوە بۆ بە استراتیژێتێکی حکومکردنی ئەوان ینی فعلا تەفریقەیەکی دروست کردووە لە مەوزوعی سەیطرە بەسەر کۆمەڵگەکەیە و ینی عادەی ئینتاجیەکاتەوە بەناوعێت ئەسبابەکانی هەرچی و بەحسێکی ترە بەڵام لەم لاشەوە مەسەن لە عێراقا ینی سەرەکەی هێزە میلیشیاکان هەن لەم لاوە سەرەکەی قسمێکی جناحی ینی بڵین باڵی پرۆ ئەمریکا و پرۆ غەربی تایە و بەشە زۆرەکەشی مەسەن پرۆ ئێران و ئیسلامیەکانن بە حرەکەتەکەن بەڵام لە ئاخر تحلیل یەکشمان لەبیر نەچێت ئەمانە حکمی بۆرژوازیەوەکو چۆن لەبیداتە تحلیلەکەمان هێناوە زۆر جوان هێنامان یعنی ئەمانە سیستمن ئەمانە محافظەی سیستمێکەکەن و ناتوان یەک ڕۆژ لەسەر کار بن بە مجرد بە میلیشیا و بە سیاست یعنی لەبەرەوەی سیستمێکی اقتصادی اجتماعی هەیە و ئەمانە نوێنەرایەتی و پارێزەری ئەم سیستمی اقتصادی و اجتماعیان بۆ دەرەجەیە ماونەتەوە یعنی ئەوەیە خۆی ئەساسی هینەکەی و ینی تێکەڵ بۆ لەگەڵ ئەو میسالەکەی کە هێنامەوە ینی کابرا چەک بەدەستێکە هاتووە نێ سێرەکەی نوێ لیبرالیزم تاقیقەکە ئەمە لایەنێکی کەی ئەوەیە کە ئێمە ینی ئەومان لێ تێک نەچێت قانونێکی موحەدە بۆرژوازی و ئەمانە بەیەکەوەن بەیەکەوە مەسلحەتیان مشتەرەکە بەبێ یەک ناتوان ئەم سیستمە ڕاکردن بەبێ یەکیش ئیشیان ناڕوە لە تەرەفی مقابلە بەنسبەت طبقەی ببخشە من یەک سەرنج بەم تقریبا وەختی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا پێم خۆشە ئەگەر بتوانین لە نهایەتی 2 دقەیەکە یا 3 دقەیەکە جەمعبەندی خۆشت بکەی لەسەر ئەم باسانێک کەکرا بەداخەوە ناکرێتەوە درێژتر بێ بەرنامەکە گەشتی قسە و باز لەگەڵ تا زۆر بە پێزە بەڵام هەر ئەوە من هەر ئەوە بڵمکانی ڕاستە ئەوە بەڵام ئیتر والحاصل استراتیجیت دانان بۆ مۆزوعی ئەم حرەکەی خۆی بە طبیعەتی حاڵ ینی دەدینە لە ینی شۆڕشەکە و هەر پرۆسەس سۆرجیگەڕەکە خۆی هینی خۆی هێنێتە پێشەوە ینی وەنی مەسائلی خۆی هێنێتە پێشەوە هەر تەتەورێ لە هەر شوێنەکە خۆی لە واقعانێ بەشێکە لە تەتەور و حرەکە لە شوێنێکە من ئیسە بۆ نمونە ئەم ئەعتراضاتانەیە کە لە کوردستانە ڕوئەیە بەڕاستی کارکردی ئەم ینی راپەڕێنی ئۆکتۆبری پێوە دیارە و ینی لەسەرەتی ینی کاریگەری هەیە لەسەری و بەعکسی تۆ لە ئاسێکی هینە دواتر تەسیرەکە دەسەر کوردستانی ینی بەشی ئەوەی کە لەژێر سایی حزبی دیموکراتی کوردستان هەیە بەهەرحاڵ مام چمە سەر جەمعبەندی ئەم هینە دەست خۆش بێ ینی زۆر باش بوو باسەکان ینی یەکیانەوەی کە ئێمە ئەم ظاهری ناڕزایەتیانە وەکو ینی دیادەیەکی مێژووی ببینین وەکو دژە ڕژێم و دعف و دژە سیستم ببینین وەکو ینی دژی کەپیتالیزم ببینین و تابعی چینایەتی ئەم حرەکەتە تابعی چینایەتی ئەم حرەکەتە بناسین و ینی ئیتر وەکو چۆن بڵێن ئێمە لەگەڵ حرەکەتێکی زیندوی چینایەتی
پرۆلیتاریای معاصرە بەڕاستی هەڵسوکەوت دەکەین ڕقمەوەی ینی طبقەی کارگەر وەکو بڵێن بەنامەیەکی مستەقیل و بزوتنەوەیەکی سۆشیالیستی بە پەرچەمداری سۆشیالیستیەوە نەهاتۆ بەڵام لە پرۆسسە لەم ڕێگایە وتەمان قسەکانمان باس کرد ینی لەسەر مۆزوعی فقی اقتصادی و سیاسی و ئەمانە هەمووی من تەسەورەکەم ینی هەم لە کوردستان و هەم لە عێراق مەسلەیەکی کە زۆر جەوهەریشەیە ینی بەشێکی کرد لە مۆزوعی ینی یەکێتی ینی ئەمڕۆ لەم تەتەوراتە تاریخانەی کە ئێستا ڕوویاوە لە عێراق و لە کوردستانە تو ناتوانانی کوردستان بەجیا معاملەکەی تو جنوب وەسەد بەجیا معاملەکەی حتا منطقەی غەربیەش و بەڕای من ینی ئەمەش خۆی بەحسێکە ینی ئێمە چۆن بتوانین ینی ئەم وەحدەی پرۆلیتاریا و ئەم خەباتی کە بە دژی سیستمە بە دژی سەرمایه‌داریە بتوانین یەکانگیر پێ بکەین خۆی مەسلەیەکی زۆر زۆر جەوهەریە بۆ کۆمۆنیستەکانیش ینی ئەوەش مەسلەیەکی مهم بوو کە ئێمە نەچوینە سەری بەڵام باشینە دقیقاً منیش ویستم باسی ئەو بکەم نوکتەیە بکەم کە ئێمە ئەڵێن ناڕەزایەکانی عێراق و کوردستان بە جۆرە لە ژۆرەکان خۆمان قەناعەتمان بەوە هەیە کامانە لە جەوهەرا یەک شتن و ئێمە خەریکین لە بەرامبەر یەک سیستەما دەست و پەنجە نەرمەکەینوانە و بەرامبەر یەک ڕژێمیش ینی خودی ڕژێمی پارتی وێچێتی لە کوردستانە بەشیشێ و ڕژێمن کە لە عێراقا هەنوانە هیچ فەرقێکیان نییە گەرچێ ناکۆچیان هەیە بە جۆرە لە حدودێکیان دیاری کردو بەڵام لە جەوهەری خۆیان ناشتێک لە یەکتر جیاواز نین بەڵام بە هەر حاڵ ئەزانم کە زۆر پرسیار ماوەتەوە وەڵامی بدەینەوە و زۆر مەسائل ماوەتەوە باسی بکەین بەڵام من وازانم کە گفتوگۆیەکی بەسوود بوو دانی کەم من وازانم ئامانجی بەرنامەکانی خۆمان کە فۆرمۆڵەکردنەوەی ڕۆشنتری پرسیارەکانە هێنایەدی ئومێدەوارم بینەرانی ئازیز ئێوەش هەروای ببینن زۆر سپاسی هاوڕێمەیە دەکەم بۆ ئەم بەشداریەی وەسپاسی متابعی ئێواکەم و ئومێدەوارم لەگەڵ هاوڕێمەوەیدا لە ئایندەشا لە بەرنامەی ترە یەکتر بگرینەوە و تا بەرنامەیەکی تریش کامەرانی و ئاسوودەیی و تەندروستی بۆ هەموو ئێوەی ئازیز ئاواتە خوازم